هێزەکانی عێراق بەشێک لە بۆشایی ئەمنی باشووری کەرکووک پڕ دەکەنەوە و بە درێژایی دەیان کیلۆمەتر هێزی پۆلیسی فیدراڵی تیادا بڵاو دەکەنەوە. ئەمەش بە قسەی فەرماندەی فیرقەی 5 پۆلیسی فیدراڵی بێت توانیویانە ڕێگری لە هێرشی چەکدارانی داعش بکەن دوای ئەوەی ئەو سەنگەرانەیان دروست کردووە. ئەم ناوچەیە ناوچەیەکی کراوەیە، هێزەکانی دوژمن لێەوە دەهاتن بە ئاراستی ناوچەی سووس و ناوچەکانی دیکە. ئەمڕۆ ئەو ناوچانەمان بەسەر دوژمناندا داخست و ئیتر لە مەودووە ناتوانن لێەوە بێنە ژوورەوە. 12 نوقتەی نوێمان کردوێتەوە و هێزی نوێمان جێگیر کردووە و ناوچەکەشمان بە کامێرەی حراری و فڕۆکەی بێفڕۆکەوان کۆنتڕۆڵ کردووە. لە دوای ئەم گۆڕانکاریە نوێیانەوە چەکدارانی داعش ناتوانن دزە بکەنە ناوچەکەوە. لە ماوەی چەند مانگی ڕابردوودا لە باشووری کەرکووک داعش دەیان هێرشی کردووەتە سەر پۆلیسی فیدراڵی و هێزەکانی سوپای عێراق. فەرماندەی ژووری هێزا و بەشەکانی کەرکووک بڵاوە پێکردنی هێزی عێراق لەو ناوچەیە و پڕکردنەوەی ئەو بۆشایە ئەمنیانە بە گرنگ دەزانێ هاوکات باسی ئەمانگی نێوان هێزەکانی عێراق و پێشمەرگە دژ بە داعش دەکات. لە چوارچێوەی ئەو پلانەی کە فەرماندەی ئۆپەراسیۆنە هاوبەشەکان دایڕشتووە هەماهەنگی لە نێوان هێزەکانمان و هێزەکانی پێشمەرگە هەیە لەو ناوچانەی کە بۆشایی ئەمنیان تێدایە و لە زیاد لە پرۆسێکی ئەمنیدا ئەو هەماهەنگی ڕەنگی داوەتەوە و کاریگەری گەورەشی هەبووە لە دابینکردنی ئەمن و ئاسایش بۆ ناوچەکە. حقيقة هذا ساهم بشكل كبير في تأمين الأمن. سەرباری چەندین کۆبوونەوە و توێژی نێوانیان بەڵام تا ئێستا هێزەکانی پێشمەرگە و سوپای عێراق نەگەشتون بە ڕێکەوتنی یەکجاری بۆ بڵاوە پێکردنی هێزی هاوبەشی نێوانیان و پڕکردنەوەی بۆشایی ئەمنی ئەو ناوچانە هەر بۆیە بەردەوام مەترسی هێرشی داعش هەیە لەو ناوچانەی کەوتووەتە بۆشایی ئەمنی نێوان پێشمەرگە و سوپای عێراق. چیانوری کەناڵی پەیام، باشووری کەرکووک.